رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. لۆرینا لۆپێز دیلاسێل سەرۆکی هاوپەیمانی ئازادی ئەوروپا لە ئۆتۆڤێژێک لەگەڵ ئاژانسی ئانەفا ئاماژەی بۆ کرد کە جێبەجێکردنی مافی هیوا و ئازادی ڕێبەرۆجەلان بۆ پرۆسەی دانووسانن لەگەڵ تورکیا کە دەبێت بە شێوەیەکی یەکسان بەڕێوە بچێت زۆر گرنگە. لۆپێز وتی دوای بانگەوازەکەی بەڕێزۆجەلان ئەردۆغان کاردانەوەیەکی ئەرێنی لە بەرامبەر پرۆسەکە نیشاندا، بەڵام بەداخەوە سەرەڕای تێپەڕینی کات هێشتا هیچ پێشکەوتنێک بەدی نەهاتوو، ئەمە نیگەرانیەکان زیاد دەکات. ڕۆدەشڵە لا پرۆسەیەکی وەهادا فشار و هێرشکردن لەسەر پارتە ئۆپۆزیسیۆنەکان نیگەرانیەکان زیاتر دەکەن، چون لەم وڵاتەدا نەک تەنها کورد لە هەمان کاتدا بەشێکی زۆری گەلی تورکیا ئاشتیان دەوێت. هەروەها لۆرینا لۆپێز ئاماژەی بۆ شکر کە فکر و هەوڵەکانی ڕێبەرۆجەلان نەک تەنها بۆ تورکیا بەڵکو بۆ هەموو جیهان وەک ڕووناکیە. وتیشی بەڕێزۆجەلان بەم هەڵویستە نیشانیدا کە سەرکردەیەک لە جیهاندا هەیە کە لە پرۆسەیەکی بەم جۆرەدا داوای ئاشتی دەکات و لەم داواکاریە پێداگرا. بۆیە سیاسەتمەدار ڕۆشنبیر و بازنە جیاوازەکانی کۆمەڵگە دەبێت پشتگیری هەوڵەکانی ئاشتی لە تورکیا بکەن. هەروەها لۆپێز وتیشی پشتگیری لە داواکاری مافی هیوا بۆ بەڕێزئۆجەلان دەکەین و دەبێت ئەمە دەست بەجێ جێبەجێ بکرێت. جەختیشی کردەوە کە بەڕێزئۆجەلان چەندین جار ئیرادەی کۆتایی هێنان بە شەڕی لا ڕێگەی ئاشتیەوە نیشانداوە. دەشڵێت بۆیە جێبەجێکردنی مافی هیوا و ئازادی بۆ ڕێبەرۆجەلان بۆ پرۆسی دانووسان لەگەڵ تورکیا کە دەبێت بە شێوەیەکی یەکسان بەڕێوە بچێت گرنگە. لە کۆتایی قسەکانیشیدا لۆرینا لۆپێز ئاماژەی بۆ کردکە بۆ جێبەجێکردنی مافی هیوا و سەرکەوتنی پرۆسەکە لە تورکیا دەبێت دامەزراوەکانی کۆنسڵی ئەوروپا هەنگاوی کۆنکرێتی بنێن و وتیشی بۆ ئازادی بەڕێز ئۆجەلان دەبێت فشاری دیپلۆماسی لە تورکیا بکەن و ئەگەر تورکیا پێداگیری لە ناداتپەروەری بکاتەوە دەبێت بیر لە هەڵوەشانەوەی پەیوەندی دیپلۆماسی و ئابووری لەگەڵ تورکیا بکرێتەوە. هاوسەرۆکانی کۆنفدراسیۆنی کۆمەڵگەی کورد لە ئەڵمانیا کۆنمەدوو هەروەها ئۆفیسی ئاشتی ژنانی کورد و ڕووناهی ئینتەرنەشناڵ و ناوەندی مافەکانی مرۆڤی کورد لە ئەڵمانیا و پەیەدا ئەڵمانیا و ڕێکخراوە ئیزەدیەکان نامەیەکیان بۆ باڵێزی ئەڵمانیا لە کۆنسەی ئەوروپا نرد. داوایان لە وەزیرانی کۆنسەی ئەوروپا کرد کە دەوڵەتی تورکیا بەرپرسیارەتی خۆی ئابەجێ بهێنێت و لە چوارچێوەی مافی هیوای ڕێبەرۆجەلاندا هەنگاو بنێت. ڕێکخراوەکان ئاماژەیان بۆش کرد کە کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا لە ئەیلولی 2024 بۆ مافی هیوای ڕێبەرۆجەلان و حیاتی قەیتان و ئەمین گوربان و جوان بۆڵتان ساڵێک دەرفەتی با دەوڵەتی تورکیا دابوو و هەروەها ڕێکخراوەکان لەسەر ئەم بنەمایە داوایان کرد کە ڕێوشێنی بەپەلا بگیرێتە بەر تاوەکو ئەرکەکانی تورکیا بۆ مافی هیوا جێبەجێ بکرێت. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی داوایان لا بڕیاردەرانی ئەنجومەنی ئەوروپا کردو کە ئەم هەنگاوانی خوارەوە بنێت. بەکارهێنانی گوشار بۆ جێبەجێکردنی هەموو بڕیارەکانی ئەنجومەنی ئەوروپا و پاراستنی مافی مرۆڤی زیندانیانی ئیمراڵی و دەستەبەرکردنی مافی سەردانیکردنی بەردەوامیان ڕەوا پشتیوانی لەو هەنگاوانەی کە سەروەری یاسا دیالۆگ و چارەسەری ئاشتیان و دیموکراتیکی پرسی کورد پێش دەخەن. هەروەها ڕێکخراوەکان ڕایشانگیان کە پرۆسی ئاشتی تەنها کاتێک سەرکەوتوو دەبێت کە ئەنجومەنی ئەوروپا هەنگاوی ڕوون لە بواری ئاشتی گفتوگۆ و دیموکراسی و مافی هیوا بنێت. ڕۆژی 15 ئەم مانگە پەیامەکەی ڕێبەرئۆجەلان ڕادستی ڕیشسپی و سەرۆکۆزە عەرەبەکانی سووریا لە ناوچەکانی جەزیرە دەیرە زۆر ڕقە و تەبقەکرا. پەیامەکەی ڕێبەرئۆجەلان کە ئاراستی 5 هۆزە عەرەبەکە کرابوو جەختی لەسەر گرنگی یەکێتی و پاڵپشتی لە کورد لەسەر بنەمای نەتەوەی دیموکراتی کردبوو. ڕێبەرئۆجەلان لە نامەکەیدا نووسی بووی بە درێژایی مێژوو دۆستایەتی و برایەتی نێوان هەردوو گەلی عەرەب و کورد هەمیشە لە پێشەنگدا بووە. 5 هۆزە عەرەبەکە بە گەرمی پێشوازیان لە پەیامەکەی ڕێبەرئۆجەلان کردو جەختیان کردوتەوە
دەکەوێتەوە کە هیزر و ئایدۆلۆژیای ڕێبەرۆجەلان کە بانکێشتی ئاشتی و پێکەوە ژیان دەکات بناغەیەکی سەرەکیە کە ئەزمموی بەڕێوەبەرەتی خۆسەری لەسەر دروست بۆ بنیاتنراوە. ئەوان شانازی قوڵی خۆیان دەربارەی پرۆسی چارەسەری دیموکراسی دەربڕیەوە کە ئێستا هەیە و بەوتێ ئەوان لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیکەوە بەرجەستە بووە. هۆزە عەرەبەکان هەروەها ئەوشیان خسوتە ڕوو کە پرۆسی چارەسەری کۆڵەکەی سەقامگیریە بۆ گەلانی ستەملێکرا و پایەیەکی بنەڕەتیشە لا ڕوبەڕووبوونەوەی ئەقڵێتی دوورخستنەوە و دەرنان لەگەڵ هەوڵدان بۆ چاندنی ناتەبایی و دووبەرەکی. پێنجەمین کۆڕبەندی سووری باڕاگەاندنی ئەنجامنامەی کۆتایی هاتوو تیایدا جەختیان لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنامەی دەی ئازار کردەوە بۆ بنیاتنانی سووریایەکی دیموکراتیک و یەکگرت و هەروە لە ئەنجامنامەکەدا جەخت لەسەر پەرەدان باکار و تێکۆشانەکان با مەبەستی مسۆگرکردن یازادی جەستەی ڕێبەرۆجەلان کرایەوە و دەستنیشانیشان کرد کارۆڵی ژنان لا پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک گرنگە بۆیە دەبێت ژنان بە یەکگرتوویەوە پەرەبە کارەکانیان بدەن. ئەنجامنامەی کۆڕبەندەکە لەلایەن ئەندامی دەستێک هەوسەرۆکایەتی پەیەدا سلەیمان عەرەوە خوێندرایەوە و هەروەها غەریب حەسۆش لەوێ قسەی کرد و باسی لە هەستیاری قۆناغە مێژوویەکە کرد کە سووریای تێدای و چەندین بابەتی دیکەی شرۆڤە کرد. دواتر کۆڕبەندەکە بە 4 دانیشتن بەڕێوە برا و گفتوگۆ لەسەر خاڵە گرنگەکانی مانیفێستۆکە کرا کە لە کۆتاییدا چەند خاڵێکی گرنگیان پێشنیار کرد کە بریتین لەم خاڵانە. دەبێت دڵسۆز بوون بۆ ئەو ڕێککەوتنەی کە لە دەی ئادار لە نێوان فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک و سەرۆکی حکوومەتی ڕاگوزەری سووریا واژۆکراوە بۆ ئەوەی چارەسەرێکی دادپەروەر و هەمیشەی بدۆزنەوە پێویستە دیالۆگێکی تۆکمەی نیشتمانی وەک چارەسەرێکی ڕاستەقینە ئەنجام بدرێت و هەروە دەشڵێن پێویستە کۆنگرەی نیشتمانی ببەسترێت و پێویستە گوتاری ڕق و دوژمنایەتی نێوانگەلی سووریا ڕەت بکرێتەوە و پێویستە هێڵی جیاوازی نێوان بەش و پێکاتەکانی سووریا بپارێزرێت و پێویستە سووریەکانی یەک بگرن و بەرەیەکی دیموکراسی لا بزنەوەکانی ژنان و بزوتنەوەی نەتەوەی دیموکراسیش دابمەزرێت و هەروەها دەڵێن پەرەبا کار و تێکۆشان بۆ گەیشتن بە ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان بدرێت و خاوەنداری لا سیستەمی بەڕێوەبردنی ناناوەندیش بکرێت. ڕێکخراوەکانی ژنان لاوان بە ناونیشانی لە پێناو ژیان و زیندووبووندا ڕێکخراو دەبین کۆبوونەوە هەروەها بۆ سەرنج خستنە سەر زیادبوونی کوشتنی ژنان و ڕوونکردنەوەی گیان لە دەستدانی گوماناوی ژنان کەمپینێکیان بۆ ماوەی 3 مانگ دەست پێ کردووە. بەڕێوەبەری کۆمەڵی ژنانی ستار مەریەم ئەسڵان ئاگایاندراوی کەمپینەکەی خوێندەوە و ئاماژەی بۆ کردکە کوشتنی ژنان و گیان لە دەستدانی گوماناوی ژنان لە کوردستان و بەتایبەت لاوان لە هەڵکشاندایە و هۆکارەکەشی بۆ سیاسەتەکانی شەڕی تایبەت گواستەوە. مەریەم ئەسڵان ڕاشی گەیان ئەم کەمپینە کە دەستیان پێکردووە بە تەنها وەڵامێک نییە بۆ زیادبوونی ژمارەی گیان لە دەستدانی کوماناوی ژنان هاوکات تێکۆشانێکی بەردەوام و استراتیژە بۆ پارێزگاریکردن لە مەفا ژیانیەکانی ژنان. هەروەها سەرنجیشی خستە سەر ئامانجی کەمپینەکە وتی ئامانجمان پاراستنی مافی ژنانە بۆ بنیاتنانی هاودەنگی و کۆتایی هێنان بە بێسزایی و دڵنیابوونەوەی کە هەموو کەیسێک بە شێوەیەکی کاریگەر و شەفاف لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت لا دژی ئەو سیاسەتانی کە تاوانباران دەپارێزن. هەروەها ڕاگەیاندرا کە کەمپینەکە بە چالاکی جۆراوجۆر بۆ ماوەی 3 مانگ بەردەوام دەبێت. سابت عباسی وەزیری بەرگری عێراق لەبارەی دەستێوەردانی سوپای عێراق لە کێشەی جوتیاران و داگیرکاریەکانی عەرەبی هاوردا لە ناوچە دابڕێنراوەکان ڕێگەیان ڕێگە نادەین سوپا دەستێوەردان لە کێشەی جوتیاران بکە. هەروە دەشڵێت لەبارەی دەستێوەردانی سوپا لە کاروباری ژیانی جوتیاران لەگەڵ وەزیری نیشتەجێکردن و وەزیری داد بەردەوام چاودێری دۆسیەکە دەکەین و ڕێگەیان پێنادەین دەستێوەردان بکەن لە دەرەوەی ئەرکی خۆیان. هەروە دەشڵێت حاڵەتی دەستێوەردانی تاکە کەسی تا ئێستا هەبووە و لێپرسینەوەیان لەگەڵ دەکەین. کەمێک پێش ئێستا سکرتێری ئەنجومەنی یاسایشی رووسیا سێرگێی شۆیگۆ با سەردانێکی فەرمی گەیشتە بەغدا. بڕیارە ژمارەی کۆبوونەوە لەگەڵ سەرکردە سەربازی و سیاسیەکانی باڵای عێراقیش ئەنجام بدات. ئاماژەیە سێرگی شۆیگۆ پێشتر وەزیری بەرگری رووسیا بووە بەڵام با بڕیارێکی سەرۆکی ئەو وڵاتە لە پۆستەکە دوورخرایەوە و لە بەرامبەردا پۆستی سکرتێری ئەنجومەنی یاسایشی رووسیای پێسپێدرا.
ئەمڕۆ 3 ساڵ بەسەر کوژرانی ژینا ئەمینی و شۆڕشی ژنجیان ئازادی تێدەپەڕێت و لەو چارچەوەیەدا وریشە مورادی زیندانی سیاسی کورد و سزادرا و با سزای لە سێدارەدان لە زیندانەوە بە بۆنەی سێمین ساڵیاتی کوژرانی ژینا ئەمینی و سەر هەڵدانی شۆڕشی ژنجیان ئازادی نامەیەکی بڵاو کردوێتەوە. وریشە مورادی ڕایگەیاند ئەم شۆڕشە تەنها تەقینەوەی تووڕەیی شەقام نییە، بەڵکو دەرخستنی کۆمەڵێک داواکاری قوڵە بۆ ئازادی و دادپەروەری و دروستکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە و نابێت ئەم یادە تەنها با پرسە بێت، بەڵکو دەبێت ببێتە مانیفێستۆیەک بۆ ژیانێکی ئازاد. وریشە مورادی ئاماژەی بە ڕۆڵی گرنگی ژنان لا شۆڕشەکە کردووتی دروشمی ژنجیان ئازادی بابەتی ژنانی وەک توخمی سەرەکی شۆڕش داڕشت و سەلماندی کە بەبێ نوێنەرایەتی ژنان هیچ شۆڕشێک دەرفەتی گۆڕانکاری دیموکراتیکی لە کۆمەڵگەدا نابێت. هەروە سەرکوتکردنی حکوومەت و سزای لە سێدارەدان و فشار خستنە سەر ژنانی زیندانی با تۆڵسەندنەوەیەکی سیستەماتیک لە شۆڕشەکە پێناسە دەکات. بەپێی زانیاریەکانی ناوەندی مافی مرۆڤ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاکامی تێکەڵچوونی نێوان خەڵکی گوندەکانی کێرەویان قوڵقوڵە و پیرەمەران لەگەڵ هێزەکانی ڕۆژەمی ئێران لە کانگای زێڕی قوڵقوڵەی سەقز هاوڵاتیەک بە ناوی محەممەد ڕەشیدی گیانی لە دەستداوە و هاوکات 4 گەنجی تریش بە سەختی بریندار بوون کە دۆخی تەندروستیان ناجێگیرە. بە گوێرەی زانیاریەکان خەڵکی و گوندانە چوونەتە ئەو کانگایە تا پێش بە تاڵانکاری بگرن و لەلایەن هێزەکانی حکوومەتی ئێرانەوە دراونەتە بەر دەستڕێژی گولە و کەسێک شەهید بووە. بەپێی دوایین زانیاریەکان هەروە هێزەکانی ڕژەمی ئێران ڕێگەیان نەداوە کوژراوە بریندارەکان ڕەوانەی ناوەندە تەندروستیەکانی سەقز و سنە بکرێن هەلان نەخۆشخانەی بانا هێشتویانەتەوە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەشاد بن.